سەرنجتان بۆ چەند هەواڵێک ڕائەچێشم لەبارەی کوژرانی شوانکارێکی کورد بە دەستی سوپای پاسداران لە سلێمانی ژنێک یادی 100 ساڵەی تەمەنی کردەوە. سڵاوتان لێبێت. ئەمڕۆ ژمارەیەک لە دەرچوانی بەشە پزیشکیەکانی هەرێمی کوردستان بۆ پێنجەم جار لە بەردەم ئەنجومەنی وەزیران لە هەولێر گرت بوونەوە. ئەوان دوو داواکاری سەرەکیان هەبوو. یەکەمیان دامەزراندنی دەرچوانی پزیشکی و دووهەمیشیان پێدانی پلە و پایە بوو بۆ پزیشکە دامەزراوەکان وە خۆیان باسیەکەن ئەگەر پزیشکانی تازە دەرچوو دانەمەزرێن ئەوە نەخۆشخانە حکومیەکان توانای خزمەتکردنی نەخۆشیان وەکو پێویست نامێنێ و خەڵکی ناچارە بن پەنا بۆ نەخۆشخانەی ئەهلی ببن. ئەوانەشی باریداراییان باش نییە لێرەدا زەرمەندی یەکەمە بن. هەر ئەمڕۆ بەشێک لە قوتابیانی پۆلی 12 بەشە پیشەییەکان لە سلێمانی لە بەردەم پەروەردەی ڕۆژئاوا گرت بوونەوە. دەڵێن بەغەڵەت نمرەمان بۆ دانراوە و حەقی خۆمان پێنەدراوە. ئەوان هانا بۆ وەزیری پەروەردە ئەبن. لە ڕێگەی 964 شەوە داوایان لە وەزیر کردووە پشتگوێیان نەخات تا مافخوراو نەبن. لە سنووری قەزای سیدەکان شوانکارێک بە ناوی ڕێباز سلێمان بە تەقەی سوپای پاسداران کوژرا و کەسوکاریشی بۆ وەرگرتنەوەی تەرمەکەی لە دەواازەی حاجیۆمەرانەوە چوونەتە ئەو دیوی ئێران. سلێمان هەرچی باوکی ئەو شوانکارە تەمەەن 27 ساڵەیە کە قسەی بۆ 1964 کردوواڵێت کوڕەکەمان لەگەڵ چەند کەسێکی دیکە بۆ دۆشینی ئاژەڵەکان چوونەتە بێری واتە دۆشینی مەڕ و ماڵات. هەموو ڕۆژێکیش دەچوونە ئەو شوێنە بەڵام ئەم جارە بە دۆشکا ڕوبەڕوویان بوونەتەوە و کوڕەکەمیان کوشتووە. مام سلەیمان ئەمڕۆ پێیان وتووە کە کوڕاکەی کوژراوە وەک خۆشی باسی ئەکات 850 سەرمەڕ و ماڵاتیشی دیار نەماوە بە وتەیە و باوکە جەرگ سوتاوە. هێزەکانی سوپای پاسداران زیاتر لە ساڵانی پێشوو هاتوونەتە ناوخاچی هەرێمی کوردستانەوە. لە ڕانیا کۆمپانیایەک هەر کەس بە سینگڵی لێیدا بمەزرێت دوای ماوەیە گرەی بەختی ئەکرێتەوە و ئەچێتە قەفەزی زێڕینەوە. کۆمپانیاکە کاری پۆستە و گەیاندن ئەکات و لقا سەرچەکەیان لە ڕانیەیە. تاکو ئێستا 9 کوڕ و 2 کەس دوای دامەزراندنیان لەم کۆمپانیایە ژیانی هاوسەریان پێکێناوە. سەهەند ئیبراهیم کە خۆی شۆفێری تەکسی بووە و هەر خۆشی کۆمپانیاکەی دامەزراندووە بە 1964 وێت هەرچەندە موچەی کارمەندەکانیش هێندە زۆر نییە بەڵام دیارە ڕستقەکەمان بە بەرەکەت بووە بۆ ژیانی ئەو گەنجانە. یەکێک لەو گەنجانەی دوای چوونی بۆ ئەو کۆمپانیای هاوسەرگیری کردووە قسەی بۆ 1964 کرد. دەڵێت پلانی هاوسەرگیریم هەبوو بەڵام بێکار بووم. دوای دەست بەکاربوونم لێرە بڕێک پارەم کۆ کردەوە دواتر هاوسەرگیریم کرد و توانیم خانوویەکیش بکڕم. لە سلێمانی ژنێکی دنیا دیتە لە خانەی بە ساڵاتوانی سیتەک مۆمی 100 ساڵەی تەمەنی کوژاندەوە. دایە ئایشا ژنێکی دنیا دیتێ و تەمەنی گەیشتۆتە 100 ساڵ و لەگەڵ هاوڕێکانی لە خانەی بە ساڵاتوانی ناحیەی سیتەک ئەو یادەی کردەوە. ئەو ژنە کە بەهۆی تەمەنیەوە گوێی گران بووە قسەی بۆ 1964 کرد. دەڵێت تا ئەمڕۆ هیچ نەهەمواریەکم نەبینیوە و دڵم بە میادەش زۆر خۆشە. دوعاش ئەکەم هەمووان بە دڵخۆشی بژین. لەسەر ئەم بابەتە ژیار زەلال بەڕێوەبەری کاروباری کۆمەڵایەتی پارێزگای سلێمانی بە 1964 وێت ئەمە یەکەم کەس نییە لە خانەی بێسەرپەرشتان تەمەنی 100 ساڵ بێت. دەڵێت پێشتریش تا 102 ساڵ هەشمان بووە تەمەنی 106 ساڵ بووە. کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان و خواتان لەگەڵ.